ڕێز کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. کا کاروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت پێم بڵێ کە ئامادەکاری چیتان کردووە ئێوە سەرەتا وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ بۆنەکانی سەری ساڵی زاینی؟ بەڵێ بەناوی پەروردگار ئێوارەی ئێوە ڕێز و گشت بیسەران و بینەرانتان باش لە هەر کوێک کە هان لەگەڵمانە. بەڵێ وەکو کارنامەی هەمیشەییمان لە کۆی بەڕێوەبەرایەتەکان و بەتایبەتیش هەر بەڕێوەبەرایەتێک بەرنامەی و کارنامەی تایبەت بەخۆی هەیە. ئێمە وەک هەر ساڵێک بەر لە هاتنی با بڵێم مەراسیمی سەری ساڵ یان با بڵێم کۆتا پێهێنان بە ئەم ساڵی کە تیا داین و گوزەرەکەین و بەرنامەگەلێکی تایبەت بەخۆمان هەیە. ئێمە هەر ئەمڕۆکە قسە و باسمان بوو لەسەرەوەی کە بەچی بەرنامەیەک لەگەڵ ئەفسەرانە دانیشتمان کە بەچی بەرنامەیەکی باش هەڵوەسە بکەین و بەرنامەڕێژی بکەین بۆەوەی کە ڕێگری بکەین لە هەرە گەر و گریمانە پێشاتێک کە خوا نەخواسە وەکو پێشاتێکی ڕووداویە کارەساتی بخڵقێ و چۆن بتوانین لە سەکۆ ڕووداوەکانی و چۆن بتوانین ڕێگر بنین خێرا کۆنتترۆلی بکەین و نەتیجەمان بێ و زیانەکان قەبارەی زیانە گیانی مادەکان دابەزینی بۆ بکەین. وەمە بەس ئێمە هۆبەی لە بەشی هونەریمان ئێمە بەرنامەی خۆمان داڕشتە پێ کردووە و کار لەسەر بەرنامەیەکین کە لە بەردەستمانە بۆ مەراسیمی سەری ساڵ. بەڵێ کاک کاروان، ئەم ڕووداوانە هەندێک جار زۆر دووبارە دەبنەوە. ئەو گازەی دەکرێتە نێو باڵۆنەکانەوە، ئەو یاریاگرێنانەی کە دەتەقێنرێن زۆر جار دەبنە هۆیەوەی کە ڕووداوی نەخوازرا و دروست بێت. چۆن دەتوانن وەکو بەرگری شارستانی کۆنتترۆلی ئەوە بکەن؟ ڕێنماییتان چییە بۆ ئەوە؟ بەڵێ هەڵبەتوەکو ئەم کاکەیەکی تریشمان باسی لێوەکە کاکەم خەدەم شاخەوان بابەتی هەر یاری ئاگرینەکان بێ یانیش با بڵێم ئەم باڵۆنانەی کە گازی هێلیۆم ئەمانێت هەیەکرێ یانی شەر کەرەسەیەکی مەترسیدار کە ریسکی تیادا بەدیەکرێ ئەشێ ئەم بابەتێ لە بازنەیەکی چاودێری شڕە لە بابەتی فرۆشیە لە بابەتی دەستەبەری بەرجەسەکردنا و لە بابەتی کارپێکردن نابێ. ئێمە وەکو بەرگری شارستانی هەر مەترسیەک لە مەجای کایی ژیانکردن نابێ ئێمە لە لای ئێمە زەربی لێدرێ و ڕێگری بنەوەی کە لە بازارەکان زیاتر ئەتەشەنە بکەن بابەتەیە و بۆیە ئێمە هەمیشە هاوڵاتیانمان ئاگادار کردوتەوە شیاری ئەدەین کە ئەم بابەتانە حاڵەتی مەترسیدارن لە شێوەیەک لە شێوەکان لە نووساتێکا دروستە بێ دوجار مەرگەساتی بە دوای خوایێنە بەتابێت لە بۆنەکانە و بەتابێت لە بۆنەی ئاهەنگێڕان و لە شوێنی مەراسی تایبەتیەکانە هەندێک جار تاکی کۆمەڵگەی بێئاگایە لە بوونی ئەم مەترسیانە ڕەنگە بۆ جارێک بێت دەسەبەری بکە و بەڵام نازانێت نەتیجەی زیانەکان چیە بێ و دوجار زیانی گیانی مادی بە دوایە. یعنی لە هەموو دنیا ئەم باڵۆنانە ئەم یاریە ئاگرینانە هەن، بەڵام ئایا ینی کێشەکە چییە لەوەی کە ئەوەی لە کوردستانە بەم شێوەیە گڕ دەگرێت؟ هەندێک جار کارەساتی وەکو هۆڵی بۆنەکانی لە حەمدانیە لێکەوتەوە. کێشەکە لە چیدایە؟ بەڵێ ئێمە خوشکی بەڕێزم مشکلەمان لە بابەتی کەرەسە و سایلەکانانی ئەوەندەی لە غیابی هۆشیاریدایە. غیابێکی گەورەی هۆشیاریمان هەیە. ئەشێ پێش هەموو شتێک ئێمە لە پاڵ هۆشیاریە گەشتەکانە پەرە بین بە هۆشیاری خۆپارێزی، ژیانپارێزی، فەرپارێزی و ماڵ و سامانپارێزیمان و ئەو کەرەسانەی کاتێک کە تۆ بەرجەسەیەکی و دەکرێت پرسیاری ئەوە بکەیت لە چۆنێتی شێوازی بەرجەسەکردنیان و چۆنێتی بەکارهێنانیان. بۆ ئێمە هەندێک جار لەو حاڵەتانەدا کێشەمانەیە. خۆگەر تو پرسیار لە هەر تاکێ بکەیت وەڵامەکەی ئەوە بێ کە لە 125 پێ ڕەنگە لایەنی سەلامەتیان لایەنی پێزانین هۆشیارەکەی تەواو بێ. بەس کێشەی ئێمە لە کارپێکردنی هۆشیارەکە بەڵێ کە غیابێکی گەورە هەیە وە ئەم کەرەسانەی کە بەکارە بدرێ و وەکوەوەی کە تۆ باسێکی لە وڵاتانی دنیا شوە بەڵام ئێمە هەندێک جار تەجاوزی نەوعی لە قەبارەی خۆی یا هەندێک جار لە بابەتی ئاڵوگۆڕ پێکردنی لە شێوازی بەرجەسەکردنی و لە دانانی جوگرافیای نەوعی جێگاکانە کێشەمان هەیە. خۆ ئەگەرنا تۆ ئەگەر بێت و لەلایەن کەسانێکی بۆ نمونە ئەزموندارەوە کەسانێک کە ممارەسەی ئەم بابەتانەیان بێ ئەم بابەتانە زیانەکانی زۆر کەمە بێ و ڕەنگە هەر ڕوش نەدا و لە دادا هیچ کێشەی بەدوایان دەبێت لەژێ چاودێرێکی چڕی ئەزمونداریە بێت. زۆر باشە، باست لە هۆشیاری کرد.
جەنابەت پێشتر گوتەبێژی بەرگری شارستانی هەولێریش بووی بۆیە دەمەوێت پرسیارەت لێ بکەم بەگشتی لە هەرێمی کوردستان چەند لە خاوەن هۆڵی بۆنەکان چەند لەو کەسانی کە بەرپرسیار دەبن لەوەی کۆمەڵە کەسێک لە شوێنی ئەوان کۆ دەبنەوە بەجددی ئەم بابەتیان وەرگرتووە نەک تەنیا وەکو ئەوەی کە مەرجێک بێ هەر کاتێک لیژنەکانی بەرگری شارستانی هاتن من بڵم تەواو مەرجەکانم تێدا و جێبەجێم کردووە چەند بەجددی ئەو بابەتیان وەرگرتووە بەڵێ من دەکرێت بڵێم بۆ هەر سێ کردەکە کەتی تایبەت و گشتی و هاوبەش بابەتی بۆ نمونە ئەم هۆشیاریە چەندێک وەریانگرتووە زۆر کەمە بە تایبەتەوەی خاوەنی هۆڵەکانن و شوێنگە گشتی و بازرگانیەکانن لە ساتوانم 10 بۆ 15 نەکردو بۆ 2025 ئەمەش فەراغێکی یان با بڵم بۆ شای گەشتگار زۆرە کەسێکی زۆرە لەم مەجالەیە بۆیە لە وڵاتان بە بەراوردکاری بەتابەت لە وڵاتانی ئەوروپا و دنیامانە لانی سەلامەتی زۆر لە ئاسێکی بەرزایە و ئێمە شۆرشەیەمان دەست پێ کردو لە کۆی بەڕێوەبەرایەتەکانمان کەنەوە بەڕێوەبەرایەتیمانە لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی کە ساڵێک ئێمە بۆمان بەرجەسە بۆ ئەم گشتیە و پێمان وایە ئێمە دەبێ هەوڵێکی زۆر بن کە ئێساکە ئێمە ڕێبەرێکی تایبەتمان ها لە بەردەسە لەوانەیە لە مانگی سێ چوارە هەموو ئەم بابەتانەمان بۆ معالەجەیەکە کە ئێستا باسمان کردووە بە کۆدی ئەمریکی و عێراقی ژەکن ئەوساکە بە کۆدی ئەوروپی و ئیماراتی و بریتانی کە 5 کۆ دەبێت بۆ هەموو کەرەسە وەسایلێک بابەتی حجەی ئیشکردنمان هەیە و بەرجەستەکردنی سەلامەتی گشتیمانە بکەواتە لای تاکەکان و لای خاوەنکارەکانیش بەڵێ فەراغێکی زۆرمان هەیە دەستخۆش سپاس دەکەم بەڕێز کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران سپاس بۆ ڕوونکردنەوەکانت